ڕۆژی شنگال هێشتا نەچووتەوە ئەو دۆخەی کە پێش ئەوەی کە تیرۆریستانی داعش بەسەریان دابن و ئەو کارەساتەی کە لەوێدا ڕوویدا زامەکانیان ساڕێژ بێت. هێشتا ڕۆژی شنگال و ئاوارەکانی شنگال نەگەڕاونێتەوە دۆخی ئاسایی خۆیان لەو سەروبەندەدا، لەگەڵ ئەوەی کە لە هەفتەی ڕابردوودا چەند خێزان و خانەوادەیەک هەوڵدرا بگەڕێنرێنەوە بۆ نێو شنگال بە ناوی ئەوەی ئەمانە خەڵکی شنگالن، بە ناوی ئاساییکردنەوە وەکۆی کە باسکراوە تاکو ئێستا زانیارەکان هەیە. لەم سەروبەندەیە کێشە لە نێوان هاوڵاتیان و دانیشتوانی شنگال و ژنان و کچانی شنگال و هەروەها ئەو کەسانە ئەو ماڵانی کە گەڕاونێتەوە ناو شنگال ڕووی داوە. هۆکاری کێشەکەش وەکو تا ئێستا ڕوونە و باسی لێوە کراوە ئەوەیە کە دانیشتوانی شنگال پێیان وا بووە ئەم کەسانەی کە گەڕێنراونەتەوە ناو شنگال چەند کەسێکیان تێدا ناسراوەتەوە کە پێشتر لە ناو داعشدا بوون، لەوانە بوون کە دەستدرێژیان کردوتە سەر شنگال، دەستدرێژیان کردوتە سەر ژنان و کچانی شنگالی. بۆیە ئەوانش لە بەرامبەر ئەمەدا هەڵوێستیان وەرگرتو و ناڕازی بوون لە گەڕانەوەی ئەو خەڵکا بۆ نێو شنگال. ڕوونتر لەسەر ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عەلی پیر کە بەڕێزیان چالاکوانن ڕاستەوخۆ لە شنگالەوە. بەڕێگەی سکایپ میوانمانە بێ گفتوگوی زیاتری بابەتەکە لەگەڵ ئەودا دەکەین. بەڕێز کاک عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەر لە هەموو شتێمێ بزانم ئێستا ڕۆژی شنگال چۆنە لە ڕووی ئەمنیەوە مەبەست بە. قالك ممنون مشاهدي دواء وبينر دواء. وضع الشنغال حاليا وضع الشنغالي باشا، يعني هجر بيجن سياستنا بايا وضع الشنغال قالك باش بو بيك فجيان هبو براستي دستت سياسي البشتفان محاولات طبعا هولدان هذا دستت سياسي هنا مدري بحثا يعني رون بكم تشتكى تشيبوي او تشتكى تشيبوي او مالت كهاتين برينو هجي مدري امش خلقي خورا تايبت بسلمانا ك فيبويري عاجز بوينا مدري ام رون بكن كشاوا تشيبو ام بخوا الويجي بون جيكا بويرتي دا قوما او مالت كهاتين يعني برينو هجي بلا خلق كردستاني وحركة زانبي كمالت سنة الشنغال دا فقرياينا ونها شيانت كن الشنغال دا يعني نجارة بريك خلق سنة وكرد سنة عربية سنة بدقرنا الشنغاليش خلق سنة بقريايا شنغالي لأف مالت كبيجاري بقرياين بقصد استفزازة كيف خلق الشنغال بكن بريا هزت أمني هزة كمزنا هزة كمزنا أمني آنين الدرباسي شنغالي كرن وخلق بوي هزة يعني وكا بيشي بسر داعشة دا بقرن هات موسى درباسي شنغالي بون او كسيد كهاتين النافا جامع الرحمن دا جارا كهاتين يعني وكا دين ابكار آنين واستفزازها ازديا كرن. شلون استفزازيان كردون كاك علي او خيزاني كي جناب باسي لي اوكي تشيان كردوا وباسي كيشكم بوبكا كلا حفتي رابردوا ريا او خلق كيبون استفزازك كرين مالبات او مالبات تكد تخصن بقرين الشنغال يعني خلق الشنغال قالك اجوان ناس كهفكاريا داعشة كرينا هزت امني تشد بيجن هزي امني بيجن فوتويا يا فيديو كي اجمر بينن كاثباتك السرويه كي بكا افب داعشي ربو او فوتو يعني الروشة كفرماني دخل الشنغال والدفج مالا خبر ده ويتش فوتو يجي يجري شاكل افداعش ده يعني ويتش فيديو يجي يجري او كسي كجنار داعش وبي ديار ويكودو ناس كن كچاوا هفكاريا داعش كير لي تشد بيو اثباتت فوتو يا فيديو نبن باشا هاوكاري كان شي بون كأو مالا أو خانوادي كجناب باسيلي أوكي أو هاوكارياني تشي بون كبيشكش بدعشيان كردوا إيوه تشي تان لوان بيني وبيشتر فيديو هبو السر
يعني أزبخونش داخل الشنغالم أو كسيكا جيناري وي الشنغال دا زاني هفكاريا وان زاني مثلا أو كسيت بداعش زاني كينا وزاني تشاوا هفكاريا وان كرينا فيديو هبون سر في فيسبوك وسر انترنت داعش بخوشي بلاكر قالك شوان وقت داعش درباسي شنقال بوي خير هاتن بداعش فكرنو البيشياوان جوفند قرتنو هر يعني زو يعني كيف خوش بونو بهاتنا داعشي نافت چند کسا جوان هینا لیست داعش دا نافت هنا کسا هنا که دست بسر ده هاتی گرتن وقت او نافا نقاط داعش دا ناف موزية داعش دا ناف دوان ديدينا افيك هذه الروجا درباس بوين كتشك ازديكا دست داعش رزگار بو روجا او مالبات درباسي شنگال بوين او كج دركتش درفا داعش كبچاوي خودي ك دزدريجي سر كچه كربو دزدريجي سر كربو بچاوي خو او داعش ديو را دستي هزت امني كره اجبر في يعني خلق الشنغالي قال جارا هاتا قوتن وخلق نرادي بو دزدريجي سر يعني بيجن جامعه رحمان كرينا باشا او كسير كان هادي مالباتي هادي روجا هادي درباسي جامع الرحمن بونا خلقي اسدي دزدريج يعني نزيكي و جامعي نبويا مزي اب باشا دواتر دي مسر بابتك كاغ علي اگر جناب اها اگر جناب الرقم بيبي امي هنقاو بهنقاو باس لبابتك كام بكين امي لسر او خاله بوستم كباز لواكي كيك لخان مكان كچكاني شنقال او كسيان ناسي وتو كبيشتر دزدريجي كردو تسر خانمان و کچانی شنگال لو سردەمەدا ئەم کەسانە ئێستا لە نێو شنگالە ماون لە دوای هەڵوێستەکەی خەڵکی شنگال کە بەرامبەریان ناڕەزایەکەی خەڵکی شنگال کە بەرامبەر بۆ کەسانە دەریان بڕی هێشتا لە نێو شنگالە ماونێتەوە یان برانە دەرەوە نانافەگەریان ئەو تشتێ ئەس جێ زانم ئەو ماڵبات نەمانە لێ شنگال باشە لەلایەن کێوە ئەم خانەوادانە هێنرابوونە ناو شنگال حکومت لایەنی ئیداری شنگال ئاگادار نەبوون لە ناو ناسنامەی ئەم کەسانە نیان کۆڵی بۆ کە پێشتر کاریان چی بووە چۆن هێنرانە نێو شنگالەوە بڕاستی ڕۆژە هاتین تنێ مە گوهدار کرد یعنی ئاگاهی گەهامە ڕۆژە کە ئەو هادین الوێ ڕۆژێ تنێ معلومات گەهانەمە کەوێ ام نزانم کیل پشت ویدا هبون لی دستین سیاسی ام باورت کنن پشت ویدا هبون اوید که خیره شنگال ناخوازن اوید که فین روشا شنگال تیک ببین اوید که باورت کن شنگال خراب کن و وینه شنگال بخلق کی بدنا خواه کرن که وضع شنگال نی باشا امش خلقی خورد بشن وضع الشنغالي آراما وضع الشنغالي باشا خلق الشنغال بتش آوايا كي داعشي قبولناك بلا كسك في مسألة مسألة ديني أفنا مسألة دينية أف مسألة جريداي تيرورست داعشي فهي خلق الشنغال داقوازا ويجد كوان تاوان بارا بدنا محكمة وتدقيق كأبني السروان هبي برأيي عمر بجن ترمبيل وهجر أو كس دستوان بداعشير نبي أو كسيك هاريكاريا داعشي نكر بقلكي شنغال شخوا هر كسي جوا نازك دستوان بداعشير نبي كاري بهزت أمني فقري ومال فقرياينا فهد شنغال مالت سنة فقرياينا شيعة فقرياينا لي نفي آواي فقريانا معناوي أو كسيكا هزت لشكري بقربيني معناوي تشتغل بشتا هيا روشا خون ني بشت راستا بهورد كا خلق تعديلي بقاشبر ام بهورد كن كا دستوان بدا عشرة هبش بربيك في هولداني درباسي شنغال خلق الشنغال برخداني كريا ابا 8 سال درباس بون جامع الرحمن وقت شاغق وخلق ازدي
نزیک نبوویێتێ مەزارێت شنگالش عالیە داعشێ بە هاتە سۆتاندن هاتە پەقاندن یەکشوان جامع الرحمان زکەوێ هات بە شەوتاندن وەختێ داعشێ خەلکێ ئێزدی یعنی چه ئاوایی نێزیکی یەک معتەقەدی خەلکی ناوە ئەو باسانەی ئەو دەنگۆیانی کە لە نێو سۆشیال میدیادا بڵاو دەکرایەوە بۆ ئەوی کە باز لەوە دەکرا لە بەرەنجامی ناڕەزاییەکانی خەڵکی شنگال لە هەفتەی ڕابردوودا هێرش کرابێتە سەر مزگەوتێک و سووتاندنی قورئانی پیرۆز ئەمانە تا چەند ڕاستە دەمەوێت ئەمانە لە زاری خۆتانە وەربگرم کاگەلی چەند جارێکیش خۆت باش ئاماژەیەکی کورتە پێدا فۆتۆیەک دانی بوون فۆتۆیەکە ساڵاز بەهۆرم ساڵات 2014 ئەو فۆتۆ هاتیە بەلاکردن و نەک شنگالێ دەبوو بێ شێوازی داعشێ لەسەر سۆشیال میدیا ریشێت خۆل دژی ئێزیدیا گرن یعنی ئەو فۆتۆیەک کەڤێن بێ شێوازی خەلکی بسلمان نەڕادی کردن کە دژی ئێزدیا ڕاوەستن ئەو سات بێژم ئەو فۆتۆیت کە بەلا بووین لە فۆتۆیت شنگالێ جامع الرحمان شەوتاندنا جامع الرحمان دەستدرێژیکردنا جامع الرحمان إشعالية هيزة الأمني إشعالية وقفة سني إشعالية أولدارة إزديافة إشعالية بجن خلق شنغالي با إشعالية مجلس الروحاني با أف فان هم کا بيان دايا کا أف تشتكى السر سوشيال ميديا هادية بلاكرين چه رازدی جرانینا از نزانم خلک ما چه باورد کش داعش باورد کن یا اجبان دزگهد بیشن دزگهد رسمی و خلکت که رسمینا نزانم اجوان باورد کن یا اشتغدار داعش و السر سوشیال میدیا اجوان باورد کن مدفع خلک کردستان نکوا پیلیست که داعش دا داعش في شوازي تحريض الدجي ازديا تشينكا وبيكفاجيانا الكردستاني ده هي وبيكفاجياني اتخوازي بريا شر خويل سر سوشيال ميديا في بيكفاجياني استهداف بكا وارمانج بقري باشا كاغالي استا خلقي شنغال چیان دوێت و خەڵکی شنگال ئارام بوونێتەوە لە بەرامبەر و ناڕەزاییانی چەند ڕۆژی ڕابردوودا و میکانیزمی گەڕانەوەی ئەو کەسانەی کە ئاوارە بوون هاوڵاتیانی خەڵکی شنگال چۆن بەڕێوە دەچێت بۆ گەڕانەوە بۆ نێو شنگال بەگەریانە خەڵکی شنگال ئیرۆژی خەڵکی شنگال کاری بەگەری چ مشکلە نینە ئەو کەسێکە شخۆی پشتڕاستە پشتەبانیا داعشێ نەگریە و بێژن هەفکاری داعشێ ڕێ نەگریە ئەو کەس کارە بێگاوێ ئیرۆ بەگەریە شنگالێ معەزەز مکەرەم ئەوێ ئێتە شنگالێ دەرباسی شنگالێ و یعنی ژێرە نابێت چ هێزت ئەمنیشی بێن بەگەریانە ئەو خەلکێ ئەوێت خوازن بەگەرینە شنگالێ بەگەریانە وان تدقیقەکە ئەمنی تدقیقەکە ئەمنیە درست سەروان بێتەکردن دیسە بەگەرین خەلکێ شنگالە چ شێوازی نکارێ جارەکە دی شەڕێ داعشێ بکە و وانت في دوري بان مشاكل عبن يعني لازم حكومات وان كسا زانبه كي كس دستي داعش رهبو كي كس هالكاريا داعش اللي ابو مساعده خلق الشنغال يعني هكا نزاني جيناريوي هفكاريا داعش كريه يانا خلق الشنغال يعني هكا نزاني كي كس بريئه اما بجاوه خودی خلق مرة الروجا سه هشت خلق مرة ردیاتیا مرة هاتنا درباسی روشابای کردستانی بون مرة درباسی کمپا بون انها ام فکر جیانت کنل ناوا کمپا دا او کس
هەموو خەڵکی شنگال زانێت کە ئەو کەس چ دەستێوانە داعشێرەنینە کەسێنت وکارن ئیرۆژی ڤەگەڕین یعنی هەنە ئەو کەسێکەش خۆی پشتڕازی ئیرۆ ڤەگەڕیایەشوا باشە ئیسا بەێ باشە ئیسە مەترسیەکانی داعش لە نێو شنگالا بوونی ماوە کاکالی بێگومان داعش ئێزدی داعش نێرن فکرێ داعش السەرێکی کەسی دەبێ وەختێ ڤەگەریا شنگالێ کارێ تند و تیژیە بدە مەشاندن و ئەرهابێ بکە داعش فکرەکە و ئەو کەسێکە داعش ڕەمایل سەرەویدا ئەو فکر مایە چی جارە لە کەس باوەڕ نەکەنەوە ئەو کەس ڕۆژێکێش ڕۆژە تعدێ ناگەهینە بە شەرەکی ئەو کەسێ ژیان کرد بێ داعشەوە فکراویدا ئەرهاب مایە الفکراویدا کوشت ئێزدی کافرن الفکراویدا ئێزدی لازمە بێنە کوشتێن ئەف کەسێ وسە چاوە ئێزدی وێ هێلن ڤەگەڕینە شنگالێ جینارەویە نکارێ سبە تەرکەماڵا خۆ بدە چە کارێکی خۆ بدە بەشاندن ترسێ جینارەوی زاڕۆوی بکوژێ یعنی چه ئاوایی ئەف حکوومەت وسات فکرن وانێت کە هەفکاریە داعشێکرینە ڤەگەرە لە شنگال ئەوێ ئەم نامێژن کەسێ بەری هەینە و ئەو کەسێ بەری خەلکێ شنگال ڕێزێلیت گرێ و ئەم سنە هەمووکە داعشێ تەوانبار ناکن لێ خەلکی شنگال زانەیەکی داعشە ئەڤە جارێکە دوا و سسیە مەگوت باشە کاگەلی باسی لەوە کرد کە هێشتا مەترسیەکانی داعش لە نێو شنگالدا بوونی ماوە بەڵام و هێزە چەکدارانی کە لە نێو شنگالدا توانایان چۆنە بینرێ بۆ پارێزگاریکردن لە شنگال و خەڵکی شنگال سوپای عێراق بوونی هەیە هێزی پێشمەرگە بوونی هەیە لە نێو شنگالە چەکداری دیکەش گروپی دیکەش لە نێو شنگالە بوونیانەیە ئەمانە ڕۆڵیان چییە لە پاراستنی شنگال ئەگەر لە دیوێکی کەشەوە باسییان بکەین هیچ مەترسیەکیان بۆ ئەمنی شنگال دروست کردووە ئەم گروپە چەکداریانە ئەم حکومەتی عێراقی هێزەکانی پێشمەرگە ڕۆڵیان چییە بەگشتی؟ بەێ ئەم بەحسە یعنی ڕەوشە ئەمنیە شنگال ئیرۆ هەر کەسێکی شنگال پشتی کە ئەو هێزت ئەمنی نکارین السێ هەشت نکارین ئێزدیا بپارێزن ئیرۆ هەر کەسێکی ئێزدی کاری ناوی و شیاناوی هەیە بەڕێوانیە شنگالێ بکە بەڕێوانیش ماڵا خۆ بکە مەترسیا داعشێ بچە ئاوایی سەر شنگال نینە ئەو شەربان و ئەو هێزێت گەل شنگالدا کارن بەڕێوانیە شنگال بکەن بەس ئەم بەحسا تشتێکی دیتکەن یعنی وەختێ بێژن ماڵایەکی داعش جینارێتە بێ چاوێکی لێ بنێری ئەو کەسێکی بێژن جینارێت هەیە هەواڵێت هەیە دۆستێت هەیە و فکرێ داعش سەرەوی دەهات بێ سەرەوی دەهەبێ ڕاستی ئەف یەک دووری ژیانێت هێزت ئەمنینە کە نکارن بەڕێوانیە مالێکی بکەن کارن بەڕێوانیەش دەڤەرێکی بکەن لێ وەختێت جینارێت تەکارە بێ مشکلێ چێکە ئەف تشتێکی دووری ئیمکانیاتایە ئیمکانیاتێت هێزت ئەمنین داعش وەختی شەڕێ داعش لێدەگرن دژمن پێشاتە خۆیات کە شەڕێوی بکی ئەو ئیچەکدارە شەڕێتت کە تو شەڕێوی بکی لێ بی ئاوایی جینارێتە شەڕێتە بکە ئەب زەحمەتت کاربی بەڕێوانیەش خۆ بکی ئەڤە دووری ژیانت هەر دەوڵەتێکیە و هەر هێزێکیە کە کاربێ ئەو کەسێت کە بێژنێتێ ئەو کەسێکە کە خۆل بن ناوێ هەواڵتیە و جینارتی واندا خۆوندا بکەن و فکری داعش سەری وان دەبێت ئەم زەحمەتە باش کاکالی چی کراوە و هەنگاوەکان گەڕۆنتر و گونجاوتر بڵێم هەنگاوەکان بۆ گەڕانەوەی ئاوارەکانی شنگال ئەوانەی کە بێسەر و شوێنن تا ئیستا
هەنگاوەکان چۆن هەڵ ئەسەنگێندرێ لەلایەن ئێوەی خەڵکی شنگال، ئێوەی چالاکوان لە نێو شنگالە، چۆن ئەیبینن ئەم هەوڵانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی بۆ خەڵکی شنگال؟ بله تشتێکە شنگارت بێ تشتێکە شنگارت بێ ڕاستی ئەمزانن یعنی مەسئلە سیاسی هەیە و دەستێت سیاسی سەر شنگال هەینە و مشکلا سیاسی هەیە بەری هەمووکێ کە خەلک بەگەریە لازمە پرسگرێکێن سیاسی چارەسەر ببن ئەڤیەک هەولێر و بەغدا السر ئاواکردنا شنگالێ ئەبرێ بکەون نە هەر یەک ژێ بخوازبێ ببە خودیە شنگال بلا ببنە خودیە شنگال ئاواکردنا شنگالدا نەل خەراکردنا شنگال و وێرانکردنا شنگالێدا العالیە سیاسی لازمە ڕێکەفتنێک هەبێ العالیە سیاسی ئەبیەک عادی ڕێکەفتنە نێڤە بەغدایێ و ئەربیل گرنگە و عادی چ ڕێکەفتن چێناوێ بێنەکردن بێی خەلکە شنگال بێی ڕەیا شنگال بێی ئەو کەسێت کە شەڕکرین و بەڕەوانی شنگال کرین یعنی کەسێک بێ بێژێ ئەس خۆدیە شنگالم و ئیرۆ بێ خۆ خۆدیە شنگال بدە ناسکردن و چ ڕۆژادا بەڕەوانی شنگالێ نەکرد بێ شالی شنگالێ بە شالی کەسێکی بە نایە قبولکردن لازمە یعنی ڕەیا ئێسدی بێتە وەرگرتن و گۆدارکردن و ئالیەت سیاسی بێژنە ئێسدیە کاوە چ دێ ئەمە چۆن وەرنەگیراوە کاگەلی لە کاتێکە بەرپرسی باڵایی ئەمنی هەیە کە خەڵکی شنگالن لە نێو پلۆپۆستی گرنگیان هەیە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستاندا پلۆپۆستی ئەمنیان هەیە لە ڕووی سیاسیەوە بە هەمان شێوە چۆن ئەمانە ڕەیا وەرناگیرێت بۆ چونیا وەرناگیرێت لەسەر پرسی شنگال شنگال ڕەیا سیاسی خەڵکی شنگال پێگابێ ڕەیا شنگال لازمە شنگال بێتە ستاندن نە کەسێکیش دەروێ شنگال ئەمزانن ناو کامپێت هەرێما کوردستانی ئیرۆ الوێ دەرێ ئەم بێژن ڕەیاوان الوێ دەرێ خەڵکی شنگال ڕاستی گرنگ نابینێ ڕەیا خەڵکی وێ دەرێ ئەوت بێژێ چێت بێ مەتەلەن ڕەیاوان یعنی خەڵکی وێ دەرێ البندەختەکی دەبێ و ئەوت خوازن خەڵکی شنگال بەگەرێنە شنگال و پشڕە ڕەیا خەڵکی شنگال بێنەگرتن ڕاستە سیاست مدارێت ئێسدی هەینە نێڤ پارتیادا لێ هەر سیاست مدارێکیشوان خزمەتا پارتیا خۆتکە و دووری خزمەتا شنگال یعنی یەکیشوان واتە بەرژەوەندی حیزبیەکان لە پێش بەرژەوەندیەکانی شنگال خراوە حزبیل پێش بەرژەوەندیت شنگال بەێ بەدە بدوسایە ئەو کەسێت کە ئیرۆ نێف حزبێت سیاسی دەنا ئەم بێژن بەشێکی جوان ئیرۆ سیاسەتە حزبە خۆ داینە پێش شنگال و پێش ئاواکردنا شنگالێ هەکە دەستێوانە وەیەکێ دەنەوانەوە شنگال هات بە ئاواکردن بەری چەند بەری مەهەکێ بێژن پارەیەک شنگال ڕەهاتە داین کە شنگالە پێ ئاواکردن کە ئەعمارە شنگال چێکن ئەشعالیە هەنێک ئالیەت سیاسی بە ئەو هاتە سەکناندن ئەوون کە ناهێلن شنگال بێتە ئاواکردن ئەوون کە ناهێلن خەلک بەگەریە لازمە ئاو داماوەیەکی بکەن خەلک بەگەریە سەر ماڵ و ملکێت خوا بەرژەوەندیت خوێت سیاسی بنە ئالیەکی شنگالی ئاوا بکەن پشتی وێ خەلکی شنگال چ بریارێ بدە ئەو بریارە خەلکی شنگالە بی شێوازی ئەس باوەرت کەم مشکلا شنگالێ درێژ بکە و خەلک ناوا کەمپادە ببین باش
کاگە علی دەزانین کە جنابیش باسی لێوە کرد کە هێشتا مەترسیەکانی داعشەیە بە پێی پێویستکار نەکراوە بۆ گەڕانەوەی ئاوارەکانی شنگال بەڵام بەدەر لەمانە کۆمەڵێک لە خەڵکی شنگال کچان و ژنانی شنگالیش گەڕاونەتەوە ناو شنگال ئیستا ڕەوشی ئەمانە چۆنە لە ڕووی دەرونیەوە چ ژینگەیەکیان هەیە توانراوە ئەوەی کە لە ڕابردوو بەسەریانە هاتووە ئیستا بکرێنەوە نەو ژینگەیەکی ئارامتر ئەمان ڕەوشیان چۆنە بەگشتی ژینگە ئەو خەڵکی کە بەگەریایی گەلێکی کێفخۆشن شنگالدا کارێ خۆت برێبەت بن لێ هەرش بێژن دەمەکی بۆ دەمەکی ئالۆزیە دوسا چێت بن ئالۆزیە بێ ئاوایی چێت بن و کە سیاست ئالیەت سیاسی پشتدەنە هەکە ئالیەت سیاسی ڕەوشە شنگالێ بەبوون ڕەوشە شنگالێ باشە هەکە ئالی سیاسی خواش بێ مەسەلە کێشابانە ڕەوشە شنگالێ باشە لێ ئەو محاولە ئەوەیەکیتکن هەر کەس شالی خۆ بە محاولە ئەوەیەکیت کە وێنەی شنگال وێنەیەکی نەی ئارام وێنەیەکی نەی باش بدە خۆیاکن بێگومان خەڵکیشی خەڵکی ناو کەمپاشی بە ڕاگەهاندنا و وی ئاوایی بەهوەرتکن وەختێ لەسەر ڕاگەهاندنت بۆ هەر ئالیەکی ژمارەکە مەزنە دەستگەهێت ڕاگەهاندنێت وان هەیە وەخت سەر ڕاگەهاندنێت خۆ وێنەیە شنگال بنە باشی بدنە خۆیاکردن خەڵکی شنگال بێت ناوا کەمپا دەمینێ خەڵکی فێ دەرێژی وێ وەختێ وان ڤیدوال سەر شنگال ببێ عاجز بێ خەڵکی فێ دەرێ ژیانە خوا دەرباز بکەن شێوازێکی ئاسایی خەڵکی فێ دەرێ ئیرۆ پرۆژە و کارش پەڕەفەکرینە ڕەوشە شنگالێ ئارامەوەکە هەر دەرێ چالاگوانانی شنگالی هەڵوێستیان چی بووە ڕۆڵیان چی بووە لەم بینەدا بۆ خەڵکی شنگال بۆ دەنگاندنی شنگال وەکو دوا پرسیار کاک عەلی چالاکبانێت شنگال ڕەئیاوان ئەوە کە ئەو ڤەگەڕا خەلکێرەنە نەل دژی ڤەگەڕا نەسونە نەشیعان یەک کەسینە چالاکبانێت شنگال وەیەکێرەنە کە تەدقیقەکە ئەمنیل سەروان کە سابیتەکرێن ئەبڕاستی بێ فترێدا چالاکبانێت شنگال و خەڵکی شنگال گەلەکێ نەڕادی بوو ڕۆلێ بێژن ڕەتفەعلێ خەلکی کوردستانێ حەکە لەسەر سۆشیال میدیا شێوازێکی بێژن شێوازێکی نێ باش قالا ئێزدیاکردن و دژی ئێزدیا سەر سۆشیال میدیا سەرکردین خەلکی ئێزدی نەی ڕادیە سەر بێکێ وەختی خەلکی ئێزدی خۆ ببینێ بەشەکەش کوردستانێ تایبەت عالیێ دهۆکێ شێوازێکی گەلەکێ نەی باش وێنەیە شنگالێ دانە خۆیاکردن و کەدنە لیستکا داعشێدا یعنی کەدنە لیستکا داعشێدا کە من نەتخواست وی شێوازی کەسێک بکە بە vê لیستکێ دەکە حملەیەکە سوشیال میدیا ژانێ داعشێ بەهات داین مەدڤیا خەلکێ مە بەڕەڤانی شنگالێ کردبا و ئەو داعشێت کە هاتینەوەی دەرێ خەلکی کوردستانێ گۆدبا ئەف داعش لازمە بێنە محاسەبەکردن لازمە پشتەوانیش ئێزدیارە وەختێ دێکا بێ خەلکی کوردستانێ دژاتیا خوا دژی ئێزدیا بدە خۆیاکردن وەختێ چڕە خەلکی کوردستانێ وێ بێژێ ئێزدی کۆکا منە وەختێ وی شێوازی دژاتیا کۆکا خۆ بکەن ئەمە بڕاستی ئەم گەلێکی دڵگران بوونە ژدەیەکێ خەلکی شنگال ئەهل خەلکی کوردستانی هەرێ نزیکی خۆت بینێ لە وی شێوازی سەر سۆشیال میدیا شادێ چەند مەلایەکە دژاتیا ئێزدیا کردن و شێوازێکی نێ پاش لەسەر ئێزدیا مناقەشە هات نەکردن سەر تشتێکی نەبووی ئاساسەکەوەی نەبووی تشتێکی وزا چێ نەبووی ڤیدۆک کورتە ڤیدۆک هاتە بەراکردن چەند کەس ئێریش وەکە بازت دنە ناوە جامعێ بەر ئەو کەسێت کە هاتینە ناوەوەیدا جامعێ دەبن لەسەر بنەمایەکی وان بناوایەکی وێ نەبوو خەلکی کوردستانە بێ شێوازی سەر سۆشیال میدیا ژێزدیارە دانە خۆیاکردن ڕاستی ئاف تشتێک
زیدی دلگرانکردن و دۆ حتا ئەم داخوازی بەڵێ بەس بێ پەیوێ بێژێم ئەم داخوازش خەلکی کوردستانت کرد ئەو کەسێ شێوازێ خراپ سەر ێزدیا پەیوی محاسەباوان بکردن ئەم ڕێزێش هەموو کەسێک بەڵێ کاکەلی زۆر سوپاس دەکەین کە لە بەرنامەکەمان و لە کورسات نیوز ئامادە بووی مادوونەبی هیواداری پەیامی شنگالیەکان خواستی شنگال ڕوونتر و جدیتر کاری لەسەر بکرێت دووبارە سپاس بۆ بەڕێز علی پیر کە بەڕێزیان چالاکوان بوون ڕاستەخۆ لە شنگال لە میانی مەبوون مادوونە بن